کابرایەک بوو دوکانی مریشکی هەبوو سەروەتەکەی هەمووی کردبوو بە زیو لێرە ئەیوە نزیکەی 140 بۆ 150 وەرەقەیەکم زەرەرە بۆشی نافرۆشە دەستی لێ نابوو. ئێرە بەردەم بازاری دۆلارەکەی لە شاری سلێمانی ئەمە کە دەیبینن ئەو قەرەباڵغیە کە بۆ کڕین و فرۆشتنی زیوە کە لە دوای کردنەوەی بۆرسەوە نرخەکان گۆڕانکاری بەسەر هاتووە. من ئەمێ بچمە لای یەکێک لەو کەسانی کە لێرە سڵاو لێ بێم کاتەوە باش نرخ چۆنە ئێستا؟ طبعا من دوێنێ ئێتا شەو لێرە بوو باشە دوێنێ بۆرسە داخرا بوو طبعا ئۆنسەی بە 85 زیو داخرا بوو باشە سعرەتە ئەگەر بە زمانی بازاری قسە بکەین بە 35 وەرەقە بوو بۆ زیوی جۆری پاڵم باشە بۆ مەرمەرەش 36 وەرەقە بوو. ئێستا کە بۆرسە کراوەتەوە باشە ئێستا ئۆنسە 77 بەڵام سعر هەر هەمان سعری دوێنێ یعنی بەنیسبەت بڵێن 3500 دۆلارەکە قاڵبێ زیوی پاڵم مەرمەرە ئێستا 36 وەرەقە یعنی هەمان نرخی دوێنێشەوە هەمان نرخی دوێنێشەوە. باش ئەمە بۆ بەم شێوازەیە یعنی ئەی جۆ بە بۆرسەی جیایی ناترێمە؟ ئەمە لێرە تەڵەبی خەڵک وای لەکەن باشە ئێستا خەڵک هاتووە زیوە کرێت بۆ ئیسفادە بۆی قازانجی لێ بکات چونکە ئەم نرخە خەڵک دەمێکە نەیبینیەوە تۆ لە 120 دۆلارەوە ئۆنسە بێیتەوە سەر 77 دۆلار خەڵک ئەوێ معاملەی بکە بەڕاستی شوکار لە بازاڕە نەماوە خەڵک هاتۆ پەنا بۆمە بە لە ڕێگەی ئەمەوە شتێکی دەستکەوێت و ئیسفادە بکات. باش ئەم نرخانە بەو شێوازە ئەو گۆڕانکاریە تاکەی بەردەوامە بێ کۆی کە تۆ پێشبینی بکەیت ئەم گۆڕانکاریانە بە پێی پێشبینیە زانستیەکان کە ئەم شەو قسەی لەسەر کرا بۆ ئەم هەفتەیە ئەڵێ ئۆنسەی زێر ئەگەرە تا 4250 دۆلاریش بێت طبیعیە خۆڕێخستنەوەیە دواتر بە شێوەیەکی هێوا شێواش بەرزە بێتەوە بۆ سەرەوە. بەیانی ئەمڕۆکە کرایەوە بازار وەکو باسەکان 3100 دۆلار بووە بۆ قاڵبی بەیانی کەس تاکید نەبوو لە نرخ باشە نرخەکان زۆر ناجێگیر بوو هەتا 3100 دۆلار لێرە خەڵک باسیە کرد بەزیتر لەگەڵ کردنەوەی بۆرسەیەرە خەڵک بۆ خۆی شتێکی دروست کردووە بە ناوی بۆرسەوە ئیتر بۆ بە 3400 3500 وا بەرەو 3600 دۆلار لێ زەرەری زۆر قورس هەبووە لە خەڵک کەوتبێ لێرە ببوونی ئەم بەرز و نسمیەوە. بێگومان من دوێنێ ئەوەی کە زۆر پێم ناخۆش بوو کابرایەک بوو دوکانی مریشکی هەبوو سەروەتەکەی هەمووی کردبوو بە زیو لێرە ئەیوە نزیکەی 140 بۆ 150 وەرەقەیەکم زەرەرە بۆشی نافرۆشە دەستی لێ نابوو ئەوە زۆر تەسیری تێکردن دەستەکانە خۆش بێ سپاس بۆ جەنابێ بەڵێ ئەوی کە بینین ئەمە بەردەم بازاری دۆلار ئیسلێمانی یان لێرە ژمارەیەک لەو کەسانی کە مامەڵە بە زیوەکەن کڕین فرۆشت بە زیوەکەن بۆیە زیو بەرز نسبێکی زۆری بەخۆیەوە بینیوە کە وای کردووە 180 زەرەرم کرد 180 لە ماوەی چەندێکە؟ لە ماوەی هەفتەیەک لە ماوەی هەفتەیەکە بە چەند کڕیوتۆ؟ بە 58 وەرەقە بۆ کیلۆیەک؟ هەر کیلۆیە 58 گڵا مەڕمەڕە. ئەی بە چەند فرۆشتێ؟ وەڵا بە 31 و نیم ئەم بەیانیە؟ ئەم بەیانی باشە پەلەو چی بوو؟ وەڵای ئاترزام دابەت پێشتر لەم بوارەیە ئیشە کردووە یەکەم جارە بوو بێتە ئێرە؟ نا وەڵای یەکەم جار. خۆ ئیشە چییە؟ وەڵای بێ ئیشم ئینشەڵڵا خوا قەرەبیە کاتەوە بۆ سپاس بۆ جەنابێ. بەڵێ ئەمە دیمەنەکە هەرێک ئەو چیرۆکێکی هەیە و بە شێوەیەکە لێرە کە کەسانێکەیە کە ساڵانێکە لێرە مامەڵاکەن بەڵام ئەوان لەوانێ بتوان بە باشتر مامەڵا بە و کانزانەوە بکەن کە لێرەیە بەڵام کەسانی شەبێت کە لەو بوارەیە نەبوون شوانیشی تایە سوان گۆچانەکەشی پێ شوانیشی تایە ئەو پیاوە نەویست کە دەرکەڵێ شوانیشی تایە گۆچانەکەشی پێ هاتوۆکەینی کردووەواتە ئەمە وای کردووە کە زیانێکی زۆر پێ بەر هەندێک کەس ئەمە دیمەنەکانی بەردەم بازاری دۆلارەکەیە لە دوایکردنەوەی بازاری ئاڵوگۆڕ بەو بابەتە نرخەکان بۆ بەیانەکەی دابەزیە بەڵام ئێستا هەمان شێوەی دوێنێشەوە کە بازار داخراوەتە بۆ 1 کیلۆ لە زیوی مەرمەرە 3600 دۆلار وەردەگیرێت.